هەرچەندە ماوەی چەند ڕۆژێکە بە بڕیاری ئەنجومەنی وەزیران هاتوچۆی نێوان شارەکان و جموجۆڵی بازاڕ و مۆڵ و شوێنە گشتیەکان ڕاگیراوە، بەڵام ئەو بڕیارە تا ئێستا کەرتی تایبەت و کارگەکانی سنووری ناحیی بازیانی نەگرتووەتەوە. ئەمە لە کاتێکدایە بە وتەی دانیشتوانی سنوورەکە بەهۆی بوونی کرێکاری بیانی مەترسی لەسەر ژیانیان هەیە بەهۆی بوونی ڤایرۆسی کۆرۆناوە. دوایەوەی حکوومەتی هەرێم و ئیجراتانەی گرتە بەر بوومەستی کەرەنتینەکردن و ڕێکارەکانی خۆپارازی بەداخەوە لە سنووری بازیان کارگە و کۆمپانیایەکی زۆر هەیە پابند نەبوون بەم ڕێنماییانەوە بەردەوام بوون لە کارکردن، هەرچەندە هەموو جموجۆڵێک وەستاوە کەرتی گشتی وەستاوە، بەڵام ئەم کارگە و کۆمپانیایانە بەبێ ڕەچاوکردنی ڕێنمایە تەندروستیەکان بەردەوام بوون لە کارکردن کە ئەمەش تێکەڵاویەکی زۆری دروست کردووە و بڕیاری کەرەنتینەکردنەکە هیچ جەدوایەکی نامێنێت. بەڵام ئەوەی لای خەڵک مای نیگەرانی بوو کەرتی تایبەت بە هیچ شێوازێک لە بازیان نەوەسێندرا بگرە هێنێک با بڵێن لەو کەرتانە نەک داوامەکانیان کەم نەکردەوە بگرە فرۆشیان زیاتر کرد، بەرهەمهێنانیان زیاتر کرد. ئەمە گەر لە ماوەی ڕابردووە کە زەرەر و زیانی بە هاوڵاتیانی ناوچەکە گەیان بێ لە ڕووی پیسبوونی ژینگەوە، ئەم جارە بەهۆی ئەوەی کە ڤایرۆسەکە پەیوەستە بە خەڵکەوە لە یەکێکەوە بۆ یەکێکترە گوازرێتەوە، هاوڵاتیەکان با بڵێن لەوێ زیاتر بەرکەوتان زیاترە. سەبارەت بە کارکردنی بەردەوامی کارگەکانی سنوورەکە پەیام پەیوەندی کرد بە ئازاد حەمامین سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی. ناوبراو ڕایگەیاند لالایەن وەزارەتی ناوخۆوە فەرمانی داخستنی سەرجەم کارگەکانی سنوورەکە دەرچوە و لە ئایندەیەکی نزیکدا سەرجەمیان دادەخرێن. ژمارەیەک لە چین و توێژە جیاوازەکانی سنوورەکەش کەمپینێکیان بە ناوی کەمپینی دەرفەت و خزمەت ڕاگەیاندووە. ڕێخەری کەمپینەکەش دەڵێت لا ئێستادا مەترسیەکانی کارگەکانی سنوورەکە زۆر لە ڕابردوو زیاترە، بەو پێی چەندین کرێکاری بیانی و بە ڕەگەز عەرەب لە کارگەکاندا بوونیان هەیە. لە ئێستا شتێک هەیە کاڵەن نابێت کارەکان داوام کرێت، بەڵام تا ئێستا نەبووتە فەرمان. ئێمە ئەو کەمپەنی دەرفەت و خزمەت لە بازیان بە پێویستی زانین کە بکرێت بە فەرمانێک سەرجەم کارەکان بێ جیاوازی پابند بکرێن، چونکە مەترسیەکی زۆر هەیە، چونکە خەڵکمان هەیە لە کەرکووکەوە دێت، لە خواڕی عێراقەوە دێت، لە سلێمانیەوە دێت، لە بازیانەوە دێت، لە تشیەوە دێت، بەریەکەوتنێکی زۆر ڕوەدا. هیوادارین کە لایەنە پەیوەندیدارەکان ئیشێکی زۆر جدی بکەن، چونکە ڤایرۆسی کۆڕۆنا یعنی لایەنە تەندروستیەکان زانن کە چەندە مەترسیە نابێت پێکدادانی زۆر ڕووبات. لە سنووری ناحیی بازیان 184 کارگە و پاڵاوگا بە جیاوازی جۆر و قەبارەیانەوە بوونیان هەیە. ڕۆژ بە ڕۆژیش دروستکردنی کارگە و پاڵاوگەی جۆرا و جۆر لە سنوورەکەدا ڕوو لە هەڵکشانی زیاترە. لە سەرەتای بڵاوبوونەوە و تەشەنەکردنی ڤایرۆسی کۆرۆناوە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان بڕیاری داخستنی بازاڕ و شوێنە گشتی و مۆڵەکانیان پەسەند کرد. بەڵام تا کۆم ساتەی ئێمە قسەی تیاکەین بڕیارەکە داخستنی کەرتی تایبەت و کارگەکانی سنووری ناحیی بازیانی نەگرتووەتەوە. هەر ئەمەش نیگەرانی دانیشتوانی ناوچەکەی لێکەوتووەتەوە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیی بازیان.